هاوڕێمینە ئێستا ئەمە لەو خۆپیشاندانە چ گوتەیەکتەیە؟ ئەوەیە کە ئێمە دەبێ کوردیە گرتوو بێ و دیارە خەڵکی سوێدیشمان زۆر لەگەڵا بۆ ئەوەی دژی دەوڵەتی تورکی ئەو پەیماننامەی کە سوێد و وڵاتی فینلەندیش ئیمزایان کردووە کە لەوێتانە دیارە لە وڵاتی سوێد وڵاتێکی دموکراتیکە وڵاتی فینلەندیش وڵاتێکی دموکراتیکە بەڵام ئەوان پەیماننامەی ئەردوغانیان ئیمزا کردووە کە لە تورکیە نەمافی دەربڕین هەیە نەمافی ئازادی گەلان هەیە کە مثلەن ئەوە هەدەپێ کە چەپە کە بۆ مەسەلەی کورد و بۆی ئەو مەسەلەی ئینسانیەت و مەسەلەی ژن تێدەکۆشێ ئەوە 5,000 دانە ئەندامەکانی و هەڵبژاردەکانی لە کۆمۆنەکانی لە زیندانی تورکیەدان تورکیە وڵاتێکی دیکتاتورە جا وڵاتانی دموکراتیک نابێ بڕۆن لەگەڵ وڵاتێکی دیکتاتۆر بچن ژێر پەیماننامەی ئەو ئیمزاکەن کە گەلی کورد فرۆشرێ کە بێنن بەندوبەستکەن و بە گەلی کورد و بە گەلانی تریش هەروەها ئەوە خەتەرە بۆ دموکراسی خەتەرە بۆ دموکراسی لە سوێتیشە خەتەرە بۆ مافی مرۆڤ حتا لە ئەم وڵاتەش جا بۆی ئێمە ئەمڕۆ لە دەرەوەین هاتینەتە تەزاوراتکەین یا مزاهرە بۆ ئەوەی کە هەم هاو پشتیوانی بۆ ڕۆژاوا زۆر مهمە هەر ئەو ژن و پیاوانەی کە لە ڕۆژاوا دژی داعش وەستانەوە دژی بەربەڕی فەندامنتالیستی ئیسلام وەستانەوە و بوون بە قارەمانی دنیا ئەمڕۆکە هەر وڵاتی سوێدی لێکوت قارەمانن بەڵام ئەمڕۆ کە سەریان دانەوانجۆ بۆ ئەردوغان بۆ دەنگێک لە ناتۆ زۆر شتێکی ناشرینە و دەبێت دژی بوەستینەوە. زۆر سپاس هاوڕێمینە زۆر سپاس هاوڕێیان ئەوە بەو جژنەی بە هەزاران کورد والا لە شەقامەکانی ستۆکهۆڵم خۆپیشاندان دەکەن دش بەو ڕێککەوتن نامەیە کی خۆیان بۆ خەباتی ڕەوای گەلی کورد لە هەموو بەشەکان دەردەوە بڕن. باشە هاوڕێ ئەمینە ئەتو لەو ڕۆژانە هەوڵتدا نامەیەکتدا بە لیژنەی لێکۆڵینەوە هۆی چ بوو یان چه هەنگاوێش کردنە دوای ئەوەی حکوومەتی سوید سۆسیال دیموکراتەکان ڕازگۆ نەبوون لەگەڵ ئەو پەیامانەی بە تویاندا چیت کرد دوای ئەوە فەرمی؟ بەڵێ یەکەمەوەی کە من داوام کرد کە لە حیزبی چەپ و لە حیزبی ژینگە بێنە پشدەنگی من کە ئەو وەزیری ئوموری خارجە یعنی ئانلیندە ئەو واقعاً شایعاً وەزیر بێ بەڵام بە چەپ و نە حیزبی ژینگە نەهاتن چونکە 35 دانە دەنگ مەویست خۆم یەکێکم 34 تر ئەو دوو حیزبە لەگەڵ دەنگی من دەکرا بە یەکێک بەڵام بەداخەوە هەمویان سەریان دانەواندووە حیزبی چەپیش حیزبی ژینگەش هەموو حیزبەکانی تر بۆ ئەوەی کە ئەم مەسەلەی ناتۆ یانی وای کردووە لێیان کە ئەمڕۆکە بەداخێکی زۆرەوە کەس نەماوە کە بەغیرە زەمن کە لە بەرامبەری ڕابوەستێتەوە من لە بەرامبەری ڕاواسم چونکە میلیتاریزم ئێمەی کورد دەزانین ئێمەی کورد دەزانین چەک دژی ئینسان استفادە دەکردرێ هیچ وەخت ناتۆ ئاشتی نەهێناوەتە ناو وڵاتانەوە جا ئەوە یەکێک لەو کارانە بوو دوایەوەش ڕۆژی دووشەممە من ئاملیندم وەزیری ئوموری خارجی سوێدم بە وەزیری دەرەوە بە کۆنستیتوسکۆ یانی لژنەی لێکۆڵینەوەی پارلەمان کە ئایا ئەو پەیماننامەی ئەو نووسیەتی لەسەر ئەو خاڵانەی کە دەبێت کەس تەحویل تورکیا بدرێتەوە و چەک و ئەسلحە و تەقەمەنی بفرۆشرێت بە وڵاتی تورکیا و ئەو خاڵەی تریشی کە مەسەلەن مزاهرەی ئاوا کە چزانم ئاڵای پێکاکا و ئەوە ببێت یاهی پێژێ و ئەوە کە مەمنوع کردرێ لە وڵاتی سوێددا هەر بە گەزانین فاشیستێکی نازیست قورئانی دەسووتان پشتیوانیان لێ دەکرد ئەوە نابکرێت دەبێت بووم ئازادی بەیان و عەقیدە بپارێزرێ ئەوەی چەکە لە قانونی ئەساسی سوێد جا لەبەر ئەو سێ خاڵم من ئەو لە نامەیەکی سێ سەحفەییم نووسیوە و نووسیمە بە چ دەلیلێک دەبێت وەزیری دەرەوەی وڵات بێتە ناو ئەوێەوە وەڵام بداتەوە ئەو چۆن ئەو کارەی کردووە دژی یاسای سوێد
ئەوم بە نظری من دژی یاسایە ئەم کاری ئەو کردوێتی ئەو ژێر پەیمان نامە ئیمزا کردووە لەگەڵ هی ئەردوغان کەی وەڵام وەردەگریەوە ئیتر ئەوە پرۆسەیەکە ئەوە پرۆسەیەکە دەتوانێت 2 مانگ بێ دەتوانێت ساڵێکیش بێ دەتوانێت 2 هەفتەش بێ نازانم حکوومەت کۆتایی پێدێتن پێشی بێت هەر حەقەیە هەر حەقەیە ئەگەر ئەوان بەوە بگەن هینەکەی من قبولکەن ئەگەر قبول کرا چی لێر ئاندین دەکرێتن دێت لەوێکانە لێکۆڵینەوەی لەسەرەکەن دەبێت دەوڵەت وەڵام داتەوە ئایا ئەوان دژی قانون و دژی یاسا کاریان کردووە یا بۆچی ئەوەی کە ئێستا تا ئێستا دەڵێن من هەموو ڕۆژە لە ڕۆژنامەی هەموو جیهان مقابلە دەکرێم هەموو کەس پێی سێر ئەرێسی فەڕەنسا ئێستەکانە هەر لەم مەزارەدا ڕۆژنامەوانی فەڕەنسەوی هەبوو ئەیەنێ ئاپێ ئەوانیش هەموو کەس جێگەی سەرنجاوەرە کە بۆ دەوڵەتی سوئێد ئەو کارەی کردووە لە وڵاتێکی دیکتاتور هێنی ئەردوغان کە چەند وڵات بۆمباران دەکا کوردستانی عێراق کوردستانی سووریە خودی کوردستانی تورکیە هەڕەشە دەکا لە وڵاتێکی تری ناتۆ کە یونانە تەواوی ئەمانە خەتەری هەیە تەواوی ئەوانە دژی قانونی نێونەتەوەیشە ئەگەر وڵاتێکی ناتۆ ئەو کارەکە بەڵام من ئەڵێم بۆ لە ترس لە وڵاتێکی دیکتاتۆری وەکو پوتین و رووسیا پاڵەدەن بە دیکتاتۆرێکی ترەوە کە ئەمریکا ئینتخابی کردووە من دژی ئەوە.